لەناو قەرەباڵغی شارە و لەناو دووکەڵ و ئەو ژینگە پیسە کە بەڕاستی وزەیەکی زۆر سەرفەکرە ڕۆژانە وامان لێ هاتۆ تەنانەت ناتوانین ئۆکسجینێکی ئارام وەربگرین لەناو شارەکاندا بەهۆی ئەوەی کە هۆکارەکانی گواستنەوە ئێستادا سوتەمەنیەکی زۆر بەکاردەهێنرێت و وای کردو جنجاڵێکی زۆر لەناو شاردا دروست بێ وامان لێ هاتووە بەڕاستی من هەر لە خۆمەوە بڵێم 2 متر ناتوانین یاخۆت باڵێن چەند کیلۆمەترێک ناتوانین تر بە پێ بڕۆین و هیلاکە بین یەکێک لەو هۆکاری گواستنەوانی کە زۆر سادەیە و بەکاردەهێنرێت و دەتوانین سوودی لە بینین پاسکیلە و جێگرەوەیەکی زۆر باشە و دەتوانین لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری بهێنین بەڵام بەداخەوە لە کوردستاندا تا ئێستا گرنگیکی ئەوتۆی پێ نەدراوە باسی ئەم تەورەیە دەکەین گرنگی بەکارهێنانی پاسکیل بۆکو هۆکارێکی گواستنەوە بە میوانداری بەڕێز کاک فەرهاد مەحموود چالاکانی بواری پاسکیل سواری کاک فەرهاد بەخێر بێی سڵاوتان لێبێ سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بانگێشتان مەمنون سپاس ئەخوا بەخێر بێ باشە بەڕستان بە سەردا لەو پرسیارە دەست بگەم وەکو وەرزشێک زیاتر بەکارێن یەک هۆکارێکی گواستنەوە یاخود ئەتوانین وەکو هەردوو بوارەکە سوودی لێ ببینی سەرەتا سڵاو لە هەموو لایەک من پێم خۆش بە ڕۆژی جیانی پاسکیل وایە کامەڕۆ بەڵام فەرقی نییە لەبەرەوەی پاسکیل هەمیشە پێویستە و پیرۆزبایی ئەمێ لە سەرجەم هاوڕێیانم بکەم ئەوانەی کە پاسکیل سوارن و حەزیان بۆ پاسکیل هەیە ئەوانەشی کە بەدەوام پاسکیل لێ خوڕن و ئەوانەشی کە حەزیان لێ نیە ئیشەڵڵا ڕۆژێکە بێ حەزیان نەبێ ئیشەڵڵا یاخوا بەخێر بێ بەڵێ پرسیارەکەی جەنابێ من لەبەرەوەی چالاکوانی پاسکیلم بەڕاستی یەکێکم لەوانەی کە لە شاری سلێمانیا زۆربەی چالاکیەکان خۆم ئەنجامیەم و هاوڕەکانیشم یارمەتی مێنەمە بە تەنیا بە من ناکرێت لەبەر ئەوە من بۆ دەوامیش و بۆ وەرزشیش بەکارێنم من خۆم ئەگەر کەسێ ناسێ وەکو پاسکی سوار ئەزانێ من پاسکی سواری شاخم جا پاسکی سواری شاخ ئیتر قسەی تیان نییە کە زیاتر وەرزشە بەڵام لەگەڵەوەشە من لەبەروی حەزم بە پاسکیل هەیە لەبەروی چالاکوانم لەبەروی هانی خەڵک و برادرەکان مێن پاسکیل لێخوڕن بەکاریشێنم بۆ سەر کارەکەم بەکارێنم بۆ بازار بەکارێنم بۆ گەشتەکانم بسمە شوێنێک بە پاسکیل ئەڕۆم یعنی بۆ وەکو شاخەوانێکە شخولەیەکی سەرکێشی حەزم لە پاسکیلی شاخەوانی زیاتر سەرکەوتوو یاخوا کاک فەرهاد کللتوری لێخوڕینی پاسکیل جا هەن بۆ وەرش و لایەنە تەفریەکی هەم بۆ پێویستی و زەڕوری و ئاسایی لایەنە ڕۆژانەکەی بەڕێزت بەوەی کە ماوەیەکی زۆرە وەکو چالاکەوانێک پاسکی سوارێک وەرشەوانێک لەم کارێکی پێمان خۆشە فیدباکێکمان پێ بڵێ ئەو گۆڕانکاریانەی ئایا بەلایانی باشەوە کراوە واتە ئاسایی بووەتەوە یاخود بەرەو ئاسایی بوونەوە ڕوا پشتگیری هەیە پشتیوانی هەیە بۆ کللتوری پاسکل لێخوڕین لەسەر شەقام لەسەر جادە خانمێک گەنجێک لاوێک کوڕێکی گەنج بە تەمەنێک لێ بخڕێ یاخود لە چالاکیەکانە بەڵێ ڕاستێکی ساڵانێک ئێمە خەریکی وەرزشی پاسکی سوارین و خۆشبەختانە پاسکیل بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە بەڵام هەشتا بەو شێوەیە نییە کە یعنی بڵێن ئۆخەی گەشت بەم ئاستێکی ئێمە ئەمانەوێ بەڕاستی هەشتا ماوێتی خەڵک تێبگا کە ئەمە یاری مناڵانی جاران نییە ئەمە پاسکیلە و چۆن سیارەگەنیتە بەرچاوی خۆت کە ئەمە هۆکارێکی گواستنەوەیە ئەمە هۆکارێکی گواستنەوەیە بەڵام کام هۆکاری دۆستی ژینگەشە ئەم هۆکارە جوانەی کە یعنی هەتا وەسفیکەی کەمە یعنی ئەگەر وەسفی بکەی ئەبێت لە هەموو شوێنێکی ژیانمان لەگەڵمان نابێ یعنی من بەکارێنم بۆ هاتوچۆ ئەمە هاتوچۆکەمی مسۆگەر کرد بەکارێنم بۆ دڵخۆشی خۆم بۆ نمونە جەوم نیاچم لە پارکەکان خۆمە گۆڕم کەش خەجلێکی پاکوتەمیز لەبەرەکەم خەڵک حەسکاوەکو من خۆی بگۆڕێ ئەمە وەکو لایانی دەرونی لە لایانی تەندروستیەکەش قسەی تیان نییە لەوە تێمە هەین و فامان کردێتەوە ئەڵەن وەرزش و پاسکیل و تەندروستی و کە زۆر ڕاستە شتێکی زۆر زۆر باشە بۆ لای زۆر بە ئاسایی بەڕاستی بە ڕێکەوبانەکان ئابڕۆشتمە پاسکیلم لێ خوڕی بەڵام ئێستا گەربێت و بۆ لە بەم شێوازە ڕێبکەم بە شوێنێکە بە جادەیەکە بە شقامێکە ڕەنگە خەڵک هەمووی سێرم کە یاخود زۆر نامەوە بێ هۆکار ئێمە چێ بۆچی کاتێک گەورە بین بە جۆرێک لە جۆرەکان بە شەرمی ئەبینین یاخود پاسکیل لێ بخڕین هی ئەوەیە کە هەمووان ئەو هۆشیاریەمان لا دروستنە بۆ جارێ خۆی ئەو هۆشیاریە زۆر گرنگە بۆ تاکیێمە یعنی بەعکسەوە سەیری شاری سلێمانی کە من خەڵکی سلێمانیم شارچێتیش ناکەم بەڵام دایمە سەریح و پەنجا خەمە سەر برینەکان شاری سلێمانی کە ناوی شاری ڕۆشنبیریە وەداخەوە یعنی تعلیق و توهانجەکان لێرە زۆر زیاترن بڕواکە بچنە سەیسایاق و هەڵەبجە و خوورماڵ و کەلار
کەوانە دەرەوەی شارن لە ناو خۆمانە ئەگەر بێتە سەر باسی سەقافەتەوە شتانە لەگەر ڕێزما بۆ خەڵکی دەرەوە ناوە هەرێکێکین ینی هەمومان مرۆڤین گرنگە سەقافەتی خۆمان هۆشیاری خۆمان لە پێش هەموو شتێکەوە بێ بەڵام سێرەکەی لە سلێمانی کە پاسکی لێخوڕی بڕواکە نزیکترین برادرم هەیە ینی برادری نزیک و ینی پلەی باشیانەیە ینی تا یاسەش تالیقی باو لێ پێ و سەیرڵێت تۆیەک چۆن تالیقی وام لێ کە من خەریکی جوانترین شتم تۆ خەریکی سەرمایەکی کە لەوچێ دڵی خۆش نەکا بەڵام من خەریکی سەرمایەکم کە بە هەموو کەس بەدەست ناویش سەرمایی لەش ساغیە ینی خەڵکەکە ئێمە هۆشار نەکراوەتەوە ئەبێ پێویست بە هۆشارکردنەوەی حکوومەتیش حیز نایە بەلای ئەم مەوزوعەوە ینی ئەو سێکتەرانی کە تایبەتن بە وەرزش بەڕاستی نیان بەدەم وەرزشی نەک هەر پاسکی سواری بەدەم وەرزشەکانەوە زۆر لاوازن لە ڕێگاوبانە ڕئیسیەکان یان لە کوچە و کۆڵان و شەقامەکان لە کاتی دروستکردنی ڕێگاکان ئەگەر ڕەچاوی هێڵی پاسکێل بکرایە ڕەنگە زۆرینەیەکمان ئێستا ڕەنگە من شخصی خۆم زۆر حەزەکەم پاسکی لێخڕم بەڵام بەڕاستی ناوێرم لە ترسیەوەی بەسەر ڕەنگە ئۆتۆمبیلێک بەرم کەوێ یا خۆم کێشم ئۆتۆمبیلەکان چکە ڕێگاوبانەکان بە جۆرێکن مەگەرەوەی بچمە پارکێکەوە جامە چوومە پارکە هەر بە پێ ڕۆم پاسکی لەگەش نابم ینی هەستەکەم تۆزێک شەقامەکانیش دۆستی ئەم پاسکی لە نین بە تایبەت بێم باسی سلێمە کوردستان ینی با ئەوە نەکەینەوە کوردستان وڵای وەک دیارە خۆ هەمومانەی بینین یعنی کاتت تۆ بینی شەقامەکەت بەکەڵک نایە منێکی پاسکی سوار بترسم کە ئەزمونێکی کۆنەمێ لەگەڵ پاسکیلە بەڕاستی لە مناڵیەوە من پاسکیلم هەبووە گەر بڵم 20 ساڵ پێشستا زۆربەمان هەمان بوو بەڵام منەوەکو خولیاگەر حەزم نێوە بەڵام ئێستاش نەبوو بڵم ئۆخی لەم شەقامە منە چم سبینێ لێرە بە مرتاحێزم گەشتێکی خۆم بەگەم و سیارەقی نییە بەسەرمەوە وەکو تۆژەڵی ئەگەر بچمە پارچێ ئەوە هەر بە سیارە ڕۆمیان کە من گەشتمە پارچێ بە جادێکی ناخۆشە هەرنێکی باشترە بەبستی تۆ ئەوەیە کە ینی ڕێگیی وا خۆشە بێکە بتوانم بە ڕێگە خۆشەکەیەوە کە تایبەت بێ بە پاسکیل و هێڵی جاکردنەوەی پاسکیل بگەم بە ناو پارکەکەش و لەوێش تەمرینی خۆم کەم و هاتنەوەکەشم هەر بە پاسکیل بێ زۆر جار داوامان کردو ینی کە ڕێگەی پاسکیلمان بۆ جاکەنەوە بەڵام ڕێگەی سیارە بۆ خۆی زۆر خۆشە تاکو ڕێگەی پاسکیلمان بۆ جاکەنەوە بەڕاستی ینی ئەنە جار بێ ئومێ دەبی زۆر وەرزش زۆر شتکە لەم وڵاتە ئەتوێ بیکەی ئومێدێکە هەیە بە شتێک یعنی بە ڕوتینێکەوە دەست بە شتەکەی سێرەکەی کەس نایە بەدەمتەوە زۆر جار من بە تەنیا شتەکەم پێ ناکرێت منێکی ینی لەوە چێ موچیەکمە بێ بتوانم خۆمی پێبژێنم نەتوانم شتێکی پێ بکەم ئەوەی لەسەرمە ئەوەیە کە بتوانم بەدەم بە قسە چواردەور مشارکەمەوە کە پاسکل شتێکی باشە یان بچم بەدەم چمە لای ڕێکخراوە بچمە لای بەرپرسێکم حکوومەتیان سێکتەرە وەرزشەکان بڵم بەدەممانەوەرن ینی من هاوارکەم لە جاتویەکێکە ناتوانێت ینی بەدەم شتەکە بچێت ئەمانە لەسەر منن وەکو چالاکێ بەڵام زۆر جان نیان بەدەمتەوە تەسەوڕەکەی ئەس ناگەم چمە باسی سیاستەوە چونکە من سیاست لە کوردستانە لەگەڵ وەرزشە ئەوە لیان دوورە خەمەوە ینی کە هەر نەبینرێ و نەڕق لە سیاسی ینی سیاست هەموو شتێکی بۆ گەن کردووە باش ئەوەی بە دوواداچوونی کردبێ لە وڵاتانی کە دۆستی ئەم پاسکیلن کەتەوە هێناوتە ئایا ڕێگەوبانەکان چۆنن ئەوەی من زانیاریم هەبێ لە قەراغی شەقامەکانە شوێنێکیان بۆ دیاری کراوە کە بتوان بە ئاسانی هاتوچێ لێوە بکەن ئەمە ضرورە بۆی کە لە کوردستان بکرێ هاوکارێک بێ بۆی کە پاسکیل بەکاربهێنرێ زیاتر ئەگەر تەسەوڕەکەن لە وڵاتی هۆڵندا یعنی 7 ملیۆن پاسکیلی تەیە 7 ملیۆن بەکارهێنەری پاسکیلی تەیە 7 ملیۆن پاسکیل هەیە سری شەقامەکانیان کە بە دەگمن سیارابینی لەسەر شەقامەکان لەبەرە چی سەیری ئەو یاسا و قانونی هاتوچۆی کە بۆ پاسکی سواری کراوە ینی خەڵکەکە زۆر بە مرتاحی زۆر بە ئارامی هاتوچۆکەن لە ئەڵمانیا لە سوید یعنی لە زۆربەی وڵاتەکان بەس لەم شەرق لەوسەتەیە پاسکیل نەبووتە کللتور کاکەبانە بێتە کللتور ئەو ناوی لێ نەنین بەکاری بێنە تەنها بۆ خۆت بەکاری بێنە ئەگەر طبعاً ڕێگەیکی خۆش و پاک و تەمیزە بێ و دڵنیا بم لەوەی کە سایق هەڵناکوتێتە سەرم بەتەئکید ینی خەڵکێکی زۆر ئێتە سەر شەقام هەر لە ڕگەزی مێ لە ڕگەزی نێر چکان پێداویستیە کە پەیوەندی بە ڕگەزەکانەوە نییە بڵێ بۆ ئەمەیانە بێ بۆ ئەویان نابێ هەرچەندە وەرزش ئەوە نازانێ ڕگەز ناخوێنێتەوە بەداخەوە بە یوان ڕۆژێک بێت کە ئاوڕێک لەم وەرزشە بنەوە چکا پێویستە لەبەرەوەی ژینگەکەمان خەریکە بەرە وێرانە ئاڕوە یعنی سێرێکی ژاوەژاو دووکەڵ یعنی دەنگە دەنگ ینی بە شێوەیە ئیستیحام ناگەیتە شوێنە بڕاکە بە پاسکی بەرە من لەسەر سنارۆ لەگەڵ سیارەیەکە بەڕێکەوەم بۆ ناو بازار بزانە کامازووترەکەی
ئەمانای چەمانەیە کە ئیتر سایەکان تەواو بێزارن خەڵک تاو ماندوو بەدەست سەقامەکانەوە بەدەست ژینگەوە بەدەست ژاوەژاوە نزستانی شیعانی جامەکەم داخم تەبری دەڵەکەم بۆ ئەوەی دەنگ نێتە ژوورەوە نە دەنگ زۆرە نە دووکەڵ زۆرە هەنی خۆشمان بە خۆمان نازانین. باشە ئەوەندەی خۆت ئەزمونت کردو چی سوودێکت لە پاسکی سواری بینیوە باسێک لە سوودەکانی بکەیت. پاسکی سواری وەکو هەمان نەزانین یعنی ئەوەی فامی کرد بێت دەزانێت پاسکی سواری شێکە لە ورشانی کە دائیمەن کەسەکە چالاکە و لە شولارێکی تەندروستە بەتەکید بۆیە من وەکو خۆم ینی جستەیان زۆر سوودم لێبینیەوە کەسی خۆم ئەگەم قەت ناڵێ بەرەو تەمەنی فیربوونە ڕۆم ئەمە وەکو لایانی جستەی وە لەشم زۆر ساغە لەشم زۆر سوکە سوپاس بەخوا بە هیوای لە ساغی بەم لایەک لە ڕووی دەرونیەم زۆر مرتاحەوەم ینی گەشتی زۆر دوورم پێ کردووە لەمانەوە چوون بۆ کوونەماسی بە پاسکیل ئەمە تایبەتمەندی خۆی هەیە سیارە ناتوانێت سیارە بەستوانی سەیری پێشەوەی خۆ بکەیت و ئیتر ئەوە ئاوڕنیتەوەم لاولایە تەرکیز لای شوێنە بەردەمی خۆ بەڵام پاسکی دوانی لە هەر شوێنە کاپتوێ لادەی سەیری دەوروبەرتەکەی سێرەکەی لەش ساغە ئێوارەی توانێ سێرەکەی عراقێکی زۆر گردو کە خۆتە شۆری ینی برسیتە حەزی لە نانە خەوە خۆشە بێ لە هەموو ڕێکۆم ئیسفادەی هەیە ئیتر سەرکەوتوو بن یا خۆشتی تریش تاوان ئینشەڵا بکرێ بە کللتوری چکە هەڵە نەبم لە کەرکووک پاسکیل بۆ هاتوچۆی ڕۆژانە مەسە من پیاوی زۆر بە تەمەنم بینیوە بە ئێستاشەوە مەسە پاسکی لێ خوڕی و ئاسایە و هیچ عیبەیەک نییە ئینشەڵا لە داهاتوش لە کوردستان چکە کاک فەرات و شارەکان ئێمە تەقریبەن تۆ سەری سلێمانی مەکە بەرزنزمێکی وایە بۆ من شارێکی وەکو هەولێر بەشێک لە قەزا و ناحیەکان لە شارە زوور ئەمانە تەختن یعنی بەکارهێنانی پاسکیل خۆشترە یانە ڕێگوانە ئەمە بەتابەت بۆ حاڵەتی یاسایی بەڵام ینی لە باسی سلێمانیەکەین قسەشەکەن توان با من زۆر حەسم بۆ قسێنێکڵ سلێمانی بەرزوو نزمە یعنی بۆ ئێمە هەرفێری ئەوەین کەیتر شتێک بە ئیسراحەتە بێتە بەردەستمان با تۆ زەیلاک بی من بە ڕۆژە بچمە کەرکووک و هەولێر بە یەک ڕۆژ هەر ئینسانێک وەکو تۆ پێینا تۆ لە گەڕەکەی خۆتۆ تا ناوازاوەرە تا دەوامەکە و پێ بڕۆ هەم زووەکەی هەم بازی سەرف ناکەی هەم خۆت بێزار نابی هەم لەشت ساغا جا سلێمانی خەیچێکا بەرزوو نزم بێ باشتریشە خۆ تۆزێک هیلاکە بی تۆ هیلاک نەبی کە ئیسفادی جەستی کە تۆ هەر لە سلۆری بڕۆی چاو بنوقێنی بەم شێوە یعنی و هەبزانی وەرزش ناکەن وەرزش نییە. کاک فەرات وەنیا خەندڵام تۆش بینیتە ئێستا نوعێکی تر لە پاسکیل هەیە زۆر بووە شەحنە ئەوەی خۆی ئەڕوا ئەمە چ گۆڕانکارێکی لە کاریگەری با بڵێن وەرزشی پاسکیل و یاخود پاسکی سواری لێ خوڕەوە ئەمە با بڵێن بە دیوە باشەکەی خۆەکەی وازانمە ئەمە قسەت لەسەر ئەمە چێتەوە بەڕاستی شتێکی زۆر جوانە ئەوەش ینی من هیچ کاتێک ئەنانی نیم هەرچەند ئەنانیەکەی من بۆ ئەوەیە کە وەرزش بکەی بەڵام ئەوەش ئەگەر سەیرەکەی پاسکیلەکە بە بێ دەنگی ئەڕوا زۆر دەنگی نییە وەکو ماتۆڕێ نییە کە ئەڵێ شەقشەقەیە لە لای گوێتە ئەڕوا ئەمە ژاوەژا و ژینگەی سوودی ژینگەیمان لەم پاسکیلە بینی کە کارەباییە بێ لەوەش کابرا ساری نیە پاری ماتۆڕێکی لۆ چێ نەبێ بێدەنگە ئەچێتە سەری شەکەی خۆی و ئێتەوانێ یعنی دۆستی ژینگەتوانی هینی شوکەی خۆش پایدەریش لێ لە نێشێناڵەتێکیە توانی لە کوێپەکە و پایدەر لێ پایدەرەکە شەحنی شەکاتەوە و ئەشت گەێنێ شتێکی جوانە زۆرم بەکەی بینی من یعنی چۆنەڵی بزەی بۆکەم حەزەکەم زۆر بێشتەکان باشە لەبەروی ئێوە لە بوارەکە قوڵ بوونێتەوە کۆڵێک پێداویستی و کەرەسە هەیە بەکارێت بە تایبەتی ئەگەر بۆ سەفەرێکی دوور بێ باسێک لەم پێداویستیانە بکەی پاسکیلەکە چ حەجمێکە چۆن سوودیان لێبینی بەڵێ وەڵای من زیاتر پاسکی سواری شاخم و ئەمە بۆ سەر قیریش بەکارێ ئەمانە کڵاون یعنی وەکو دیارن ئەم کڵاوە فولفەیسی پێڵن ئەستەر قەپات بۆ سەر قەپات و منیشە قەپات داپۆش کڵاوەکەی خۆتە ینی لەسەریەوە کامێرەیە ئەم ڤیددیوی ئێرە نیە ڕاستیەکەی بەڵام ئێمە ژەم شتانەمان هەیە و ینی شتێک نییە دەست نەکەوێ کڵاوێکە عینەوە کڵاوی من کێسێناومە هیچێکە لە کڵاو باشەکان و کوالیتی بەرزە و تۆزە گرانیشە کامێری لێ بەسترێ لێرە ئاسانە ینی لەزگەیەکی دوو دیوە ئەمەش کڵاوێکی ئەم کڵاوە سەوزە کڵاوێکی پاسکی سوارێکە لەسەر شەقام بەکاری بێنێ نامێت درێژی پێ بەمە ممانە زانینەوەوانە کڵاون بۆ پاراستنی بەس گرنگەوە خەڵگەڵێ چا پێویستاکە خۆ پاسکلێونە خێرانیەوە بۆ شاخ ناڵێمە بابەتی وەرشێکە بەس شەقامیش پێویستە ئێستا ئەگەر چی بەلای مرورەڵێ ئەگە پسمە ناسیارگەم خاو بڕۆم خۆم نەبەستنەوە قەی ناگا بێگومان ڕەفزەیە کاتەوانێت ئەڵێ نەخێرکە سەرکەوتی خۆ بەستەرەوە لە نووسنگەکانی شاکە یەکەم شت فێرمانەکە خۆمان نەبەستن ئەو کڵاوش
هەرچی تەسەر پاسکیلەکە بێ لەسەر تابێ یعنی کەسێک سەرکێشیەکە کە پاسکیلەکەی لێ خوڕی و کڵاوەکەی لەسەرانە بوو ئەمە بە دەرەجە یەک کڵاو ئیتر ئەگەر عینەک بۆ پاراستنی چاو و مێشوو لەو تۆمانە شتی پێویستەمە عینەکە ینی شتێک نییە ئەمانە هەمومانەزانین بۆ جوانیشە و زۆر جاڵێن نەخێر بۆ پاراستنی چاومان نەخێر بۆ جوانیشە ئەمە قاعدەیەکی سیارەیە لە سیارەیە بەستی زۆر ئاسانە بەسریانی چوار قولاپی هەیە بەم لاولاکانە بەستی و تونیانەکەیت و لە ژێر و لە خوار و لەسەرەوە ئۆتۆماتیکی ئەوەستەی پاسکیلەکەی خەیتە سەر نەوعەتی زۆر جوانتر و چاکتریشیە بەس لێرە بەردەست نییە بە حکومی خەڵک تالبی پاسکیل سواری نییە ینی هێشتا هۆشیار نەبووتەوە کە پاسکیل ئاوا باشە وەکوتمەوە ستاندێکە لە سنووقی سیارە بەسترێ سیارەی بەرز و نزمیشە بەسترێ فێرکاریشی هەیە توانن سەیریکەن ئیتر جانتایەک عادەتەن لە گەشتا پێمانە بۆ ئەگەر ئۆتۆمۆبیلەکەت بە ئۆتۆمۆبیل بڕۆیت بەس تێ پاسکیلەکەش لەگەڵ خۆت بەری بەڵێ من ئەچمە سەیرانگایە بۆ منە مناڵەکانم حەزیان بە پاسکیلە لێ پاسکیل لێ خوڕن شوێنێک یاچمە باخچەیەک شوێنێک ینی بۆ هەموو شوێنێکە بێ من پاسکی سواری شاخم ناچارم ینی بە پاسکی ناچم بۆ سەر شاخ پاسکیل تا بناری چاکە مەسەمەس ئۆتۆمۆبیل ڕێی لەوەی تر بە پاسکیلەکە دەچی گەشتەکە دەکەیت بەتەئەکید زیاتر پاسکی سواری شاخ هاتنە خوارەوەی و تەکنیکە بۆیە من زیاتر بۆ کەسی پاسکی سواری شاخ زۆر گرنگە بەکارێنن ئەمە ستاندی پاسکی سواریە بە یوان هەموو خەڵکێکیش بەکاری بێنە توێ کە ئەڵێ من چۆن چمە پارچێک بە شەقامێکی ناخۆشە هەر مەجبورمە بێ بە سیارەکە کاتە ئەمە ستاندێکە خۆم و خێزان و ماڵ و مناڵم ئەچین بەم ستاندە دووسێ پاسکیلیشی لێ بەسرێ نوعەتی کەشەیە 5-6 پاسکیلی لێ بەسرێ ینی زەرەر بە سیارە ناگەێنێ شتێکی تەنزیم و ڕێگوپێکە ئەچم لە پارکانە داوەزم و پاسکیلەکانمان داگرین و بۆ خۆمان پاسکی سواریەکەین سەیرانەکەین دانیشتین ئەمە هەوا هۆکارێکە بۆی کە تۆ دڵە خۆش بێ ینی خێزانێکی وەختەوە دروستکەی بۆ خۆ لەم ڕێگەی پاسکیل و ئەم جۆرە چالاکیانەوە و عەشەی کەشمان پێ پرسیارکەی بمبەخشە ئەشاکان چیە پێداویستی چاکردنەوەیە ینی شتێک هەیە لێرە وەکو شوێنی ئەمە یان هەر ڕەتی بە پاسکیلەوە هەیە ئەمەش وەکو تەمرینکردە ئەوە سایکل دەستکە هەر پاسکیلە من یعنی لەبەرەوەی مەبەستمە کە هەموو کەسێک ئەگەر نەیتوانی سوود بە ژنگەکەی بگەێنێ با لە ماڵە سوود بە جەستی خۆی بگەێنێ سوودێکی بۆ خۆی هەبێ ینی با من هەر ئەنانی نەبم بۆ سەر شەقام بڵم ئەمێ بەم سەر شەقامە لەسەر دەستی من و ئەو پڕکەین لە پاسکیل خۆ لە کۆتاییە مەبەستمان شتێکی جوان ئەگەر هەرچیەکیش بکەین ئەمە ژێکێک لە پاسکیلانێ بۆ کەسانێک کە تەمەنیان ڕۆشتووە کە کێشیان زۆرە کە یعنی چۆن دەڵێ بڕوایان بەوە نیە بچنە سەر شەقام پاسکیل ڕێ خوڕن ڕۆژێ لە ڕۆژان ئەمە لە ماڵەوە دانێن ینی ڤیدۆی زۆر جوانێ پێڵێن سایکل دەستێک بە هیوان برادرانی کۆنتترۆل ئەگەر ئەو ڤیددیۆمان بۆ دانێن لەگەڵ باسکردنەکە زۆر شتێکی باشە بێ ئەمە بۆ کەسانەی لە دایرە و دەوام و دەستگاکان من خۆم لە دەوام بەکارێنم کاتێکە پاسکیلیش لە ناخڕم لە دەوام ئەوە بەکارێنم لەژێر قاستا دایانەی زۆر سوو کە بچکۆلەیە دەستیان خۆش بێ بزەبت ئەوەیە ئەو پێڵێن سایکل دەسک لە زۆرێک لە شۆکان و بالەکانە هەن بەڵام بە شێوەیەکی بڵاو نییە و ئێستاش پێیجی ئۆنلاینە بەکارێنێ بەڕاستی شتێکی زۆر زۆر بە سوودە ینی ئا بچکۆلەیە بە تایبەتی بە دایک و باوکمان کە چوونە دەتەمەنێکەوە ئەمە کرێ ڕۆژانە سەعاتێک وردە وردە نیو سەعاتەوە بەکاری بێنە بۆی لانی کەم لە جەڵدەی دڵ ینی شەوان کە ئەخەوین ئێستا جەڵدەی دڵ ئەمەنە زۆر بۆ مێشک ینی دوور بێت لە گیانی هەموو کەسانی بەڕاستی ئەمەواش لێگاتر تۆزەگەرم یا کاک فەراد دوای حەز لە پاسکی لە ڕاستیەکە پێ بێتەس دەر بەڵێ بەڵێ مەرحەلەی یەکەمە مەماهینە تەکنیکی خەڵک فێرکردنی بە پاسگیر خراپ نییە بەڵێ ئەمێ لێوە دەستێکەنی تر بیانیان ببڕێ بەڕاستی ئەوە شتێکی زۆر باشە بۆ دایک و باوکمان بە هیوام هەموو کەسە بیکڕێ یعنی من خۆم کە ئەوەشم هەیە و پاسکی سواری شاخیشەکەم وەکو مەسەلەی غیرەت بڵێ ئەوەشم هەیە ئەوە کاتی ناتوانم زۆر گەرمە یان زۆر ساردە لە دەوامەوە بەکارێن یان من هەر سەعاتەوە لە دەوام دانیشتوم ینی تۆ بەم شکڵە چەق بەستویە هەر سەعات دانیشی بەڕاستی نازانم خەڵکە بۆ بیر لە خۆی ناگاتەوە ینی ئەم هەموو جەڵدە و نەخۆشیە قورسا بینێ بۆ ڕۆژێ سەردانی و خەسخانە ناگەێت بۆ خۆ بۆی تۆزێ ترس بووگرێ بە خۆت هاابستێ ڕۆژە لە ڕۆژان تووشی شتێ نەبی ینی کەممانێ بچینە تەمەنێکەوە نەخۆش بە نەخۆشی کۆتایی بە ژیانمان نێنی ینی دایما ئێڵێم یاخوا کەس تووشی نەخۆشی نێ بەڵام خۆمان بەدەستی خۆمان نەخۆشی دەرد و بەڵا هینەما خۆمان سێ هەموو خواردنە ناتەندروستی خوین یعنی سێری کە ئێمە
خۆشترین خواردنەکان و قورسترین و چەورترینی خواردنەکانمان لە شەوە ینی لە نیوەڕوانیشان نیە خەڵک ئەستا نیوەڕۆ لەسێ نانی بەیان نیەخوا بەڵام کە چۆ ئێوارە داوەتی فلان کەسم داوەتی ماڵ فلان برا خوشک و ماڵ باوکمم زۆر ڕاستە چەور یعنی یەک چەور خواردن و شیرینی خواردن و کولیچە خواردن تا درنگانە بەسەری شاخێت تا بەیانی وەڵام جەستەیە ڕۆژە لە ڕۆژان ئیشە باشە بۆ ناگە کە خوای گەورە پێی بەخشی وەرتە بە ئەندامێکی لەشە نەبێ دواتر بیکڕە بزانە بۆت ئەکردرێ بۆ چاکرێت تۆکو ئەوەی کە خوا پێی بەخشی زۆر ڕاستە ئەو کاتە خۆمان ئەم پاسکیلە باسم نەگرم یەکێکە لە پاسکیلەکانی سەر خۆ پێڵن کرۆسکەنتری بۆ شەقامیشە بێ من پێ دەڵم لێرە چوومە هەڵکەرکک و شەقامەکە هەموویە بێ بەس بۆ خۆڵەکە هەمووی بەس خۆی تایبەتمەندی ئەم پاسکیلە ئەوەیە پاسکیلێکی گرانە ینی بە تازەی بە 30 وەرەقە و 35 وەرەقەوانەیە ئەمە یەکێکە لە شەریکە باشەکان قیاسی 29ە بەڵام قیاسی 29 بۆ تەنانەت کەسێکیشە بێت کە مناڵش بێت چونکە قیاسی 29 لە تایان نییە سری تایە مەکەن بۆ قیاسی گەورە بچووک قیاسەکە لە لاشەکەیە لاشەکە سەوە کوشتنە سیر کە نزم کەروانێ مناڵە بچێتە سەریەوە چقاچی بیا لە عەرزەکە تەنها کێشەکەوەیە قیاسەکە لە لاشەکەیەتی و ئیستۆپیان ڕۆنە ئەمانە زۆر زەمانن من لەو شاخی ئەزمڕە پێ ئێمە خوارەوە بەم پاسکیلە ڤیدۆشمێ بەڵام ببورن کە ڤیدۆگەم نهێناوە ئیستۆپیان زۆر زەمانە تایەکانی کوالەتی زۆر باش ینی جوتە تایە بە $100 من سیارەکەم 4 تایان بۆ کڕی چوارەکەی بە 600,000 دوانی بە $90 واتە بێ زەمان بێت کە تۆ لە شاخی مەجالی تیانە سەرکێشیەکە بە شتێکە بۆ شتێکی بۆ بینی هەمانە یعنی باشمان هەیە لە کورسان پاسکێلی زەمان تایە و باڵێن ئیستۆپ و هەموو شتێکیان ینی های دەسە کێوێ بۆ هەیە بەس ئەم کوالیتیان خراپە بڕوا بکە لە سلێمانیا بڕۆ بگەڕێمە گەر کەسێ بڵێن پاسکیلەم لە هەر بە کوردستان بەگشتی ینی هەمانەگە تۆ بتەوێ مەسەن جوتێ تای کوالەتی بەرز دەستکێت چوتۆ لەو شاخە وەرزشەکەی ئەگەر هەیە پتەقەیە ئەستۆپەکە تێکچێ ناکرێ بڵێن کوالەتی کەم خراپ بێ پاسکیلی شاخی لەبەرەوەی تۆ سەرکێشێکی قورسی پێوە یعنی چێکە لە پاسکێکە لە وەرشە سەرکێشەکان پڕسەرکێشەکان ئێستا هەیە خۆشبەختانە چەند برادێکمانەیە لە بەڵام زۆر کە من دیارن تایشتی باشیانە ینی لە هەموو پارچەکان و عشاگانی پاسکیلیان هەیە بەڵام بەڕاستی گرانە لیترەوە شێ زەمان بۆ جارانەوت مەسان نەگەر لە بۆژە بێتی خۆتوانی دەست بەربێی باوکەنیەوەش دەستیش بەربێ ئەویان هەر نابێت وەکو پاسکیلەکە دیارە تایەکانی تای باشن ینی لاشەکەی فافۆنە و دەبڵەکەی یەکێکە لە دەبڵە باشەکان کە هەموو دەبڵە بەرگی بەرز و نزمی ناگرێت ئەتەقەیەکرێت لە شوێنێکا بتەقەوەکو بینیمانەوە ساڵە ڤیدیۆک یەکیان خۆم بووم کە کەوتم لە گۆیژە پێشبڕچێکرا یەکێکی تریش برادێکم و دەبڵەکەی کە تەقی یەکسەر چوە بە ناو بە دەماڕۆی ئەگەر دەبڵەکە و باش نەبێت تەبعاً تووشی ئەم حاڵەتانەشەبی وەکو وتمان هەر شتێکی تریش سەرنجی یامیانی خۆشبەختانە و پێم وایە ئێستا تەکنۆلۆژیای نوێی دروستکردنی پاسکیل زۆربەی ئەمە بەکارێنێ مەجاران کە پاسکیلمان بەکارێنا لێکردنەوەی تایەکانی زۆر قورزەوە بوو دوو کەرەستەی سوپان بێنی تووەمانە و جەستەکەی زۆر قورس و ئەمە بوو تێگەچ و ژەنگیە کردووەمانە ئێستا بینم ماشەڵڵا یانێ تەکنۆلۆژیای پێشکەوتنی پاسکیل هیچ لە وڵاتان زۆر پێشکەوتو لە کوردستانیش الحەمدوللا هەمان و دێت و ئاسان لێکرێت وازان بە چەند ئەستا لە ماوە 1 دقیقە من دڵی ئەو شێنم کەمە سیارەکەشمەوە دوایش هەرە بەسرێتەوە پێویستی بە هیچ هەر زۆر یعنی شەرحێکە تێت و ئا پێڵم کەمپلیۆن ئەو جامە خەتەر نییە بۆ شاخکاک فەراد ینی ئەم پیمە بەسیتە مەسەن بنمونە ئاوای لێ بکەم کوشنەکە یا لێرە ئەگەر بدا لە شتێک تایەکە بەربێت ناسەیریشکە زۆر شیشێکی باریکە پێڵن کەمپلیۆن بەڵام زۆر زەمانە تا یاسا کەمترین جارە تووشی یان نەمبینیوە کە بشکێ یان بچڕێ لەگەڵ بەدە لە شکەمبوونەگە لە شتێک بگیرێ ئەمە پێم وابێ گەر ئەمە وایە ناجی بەڵام ئەوە ئەبێ ئەوەش بزانی چۆن ئەیبەستی حالیان ئەوەی من بادانی پێ بنێ و غەڵەت بەستومە چکە من بەدەستێکی سادە هینم کرد هاتەوە ڕاستەگەنەوە بەڵێ کاکفرهاد کاتمان زۆر کەمماوە حەزەکەم لە کۆتاییە باس لە چالاکی پاسکیل سواری پێ هیچ چالاکیەکتان ئەنجام داوە یاخود لە کوردستان تا چەند گرنگی بێ چالاکیانە بکە من هەموو ساڵێک ئەوەی من بناسێزانە خەریکی پاسکیلم وە زۆربەی ساڵەکانیش لە ڕۆژی ژینگە و ڕۆژی جیانی ژینگە و ڕۆژ جیانی پاسکیلا چالاکیم هەبووە ئەم ساڵ بڕوا ئەکەن چوومە تەلای یعنی بەرزترین کەسەهاتیەکانی ئەم شارە لە ڕووی سیاسەتەوە یعنی هەرچەندە من حەزم پێیانێ بەڵام ناچارم بچم بەڕێوەڕیان بۆ ئەوی وەرزشی پاسکیل برۆ پێ بین یعنی وتیانە 1.5 ملیۆنمان پێ نییە بۆ چالاکیێکی لەم شێوەیە یعنی بەڵایی جێگەی داخەکە
کەسێکی ئەوان حەز ناکەم ناوی شوێنەکە بێنم تاقە تێو شەڕەم نییە کە نەتوانێت ملیۆن و نیوە کە هەزاران بیرەنەوتیان لە وڵاتە هەیە ملیۆن و نیوە گە پێ نەبێ بۆ پێشبڕچێ بۆ گەنجانی ئەم شارە لە ڕۆژ ژیانی پاسکیل و ڕۆژ ژیانی ژینگەیە کە جاجار تۆش بۆ خەمخۆری گەنجانی ئەم شارێ و بۆ بڕوا بکە هیچ ئیسفادەیەک لەمە ناگەم غێریەوەی کە دەستما دۆرسەکە ئەمەیە بیگەنمە ئەنجام بۆیە بە هیوام ینی بە هیوام هەشتاچی بکەین ئەبێ بڵین بە هیواین کە ئاوڕێک لە وەرچی پاسکیل بنەوە بۆ ئەوەی لەم دووە ئەو جەنجاڵی خەریکە ڕۆژ بە ڕۆژ سیارە ئەخزێنرێتە ئەم وڵاتەوانێت چوێرانەیە کە نەجادە و جادەیە ینی نەوڵاتە وڵاتە لە ڕۆی شەقام و ژینگەگەتەوە بە هیوام خەڵک ینی ئاوەڕباتەوە خۆی ینی واز لە حکومەتەر بێنە واز لە قەیران بێنە بۆ وەرچی خۆ بەکاری بێنە بە هیوام کردنی پاسکیل و زیاتر بەکارهێنانی سوودبینین لێ سپاس بۆ کاک فەرهاد محمود چالاکوانی واری پاسکیل سواری سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بۆ بەڕاستی لەم بەرنامەیە بەشدار هەموو ساڵێکەوە وەرزەکان لایەنەکان بەسەرەکەنەوە و جێ دەستخۆشیە زۆر زۆر سپاس بەڕێزیش بۆ ئامادەبوونە